خۆتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت سازان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژەی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕاشتنی مەراسمی ڕۆژی لەدایکبوونی سارینا سەعادی لە شاری سنا، کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕزایەتی گونشینانی وەهاباد لە ئاسکەماوی، کوژرانی ژنێکی قوربانی هاوسەرگیری منداڵان لەلایەن بنەماڵەکەیەوە لە پیرانشار، کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە تاران و ئێسفەهان، درێزانی کچێکی لاو لەلایەن گەشتی ئێرشادەوە لە تەورێز و خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە هۆڵەند و تورکیا. گوشتی کەرەوە. درێژەی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی لەدایکبوونی سارینا سەعادی لە شاری سنا. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕۆژبەر مەراسمی ڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو سارینا سەعادی پاش چەند ڕۆژ ڕێگریکردنی ناوەنجەمنیەکانی ڕژیم لە گۆڕستانی بەهەشت محەممەدی سنا بەڕێوەچوو. بە پێزانیاریەکان یادی لەدایکبوونی هەمیشە زیندوو سارینا سەعادی کە بڕیار بۆ ڕۆژی چوارشەممە 19 ڕۆژبەر لەسەر گۆڕەکەی لە گۆڕستانی بەهەشت محەممەدی سنە بەڕێوە بچێت بەهۆی ڕێگریکردنی هێزەکانی ئیسلاعات چەند ڕۆژ دواتر بەڕێوەچوو. هاوکار لەگەڵ یادی لەدایکبوونی سارینا هێزە دەسەڵاتیەکان دەرگای چوونە ژوورەوەی گۆڕستانی بەهەشت محەممەدیان لە شاری سنە داخست. هەروەها هەندێک لە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەندامانی بنەماڵی سەعادی لەلایەن ناوەنجەمنیەکانەوە بانکێشکراون. سارینا سەعادی مرمنداڵێکی تەمەن 16 ساڵی خەڵکی سنا لە سەردەمی شۆڕشی ژنجیان ئازادی بە زەربەی باتۆمی هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی کوژرا. کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕۆژبەر خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێڕەواڵی هەر هەفتە خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش، شوشتەر، کەرخە، دێسپول، ئەراک، زەنجان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی ژیان و معیشەت خۆپیشاندانیان کرد. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای هاوسانسازی و زابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی گورنشینانی مەهاباد لە ئاسکەماوی. بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕۆژبەر گورنشینانی زۆروبەری شاری مەهاباد لە ئاسکەماوی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەیە هاوڵاتیان 141 گوندی سەر بە شارستانی مەهاباد تووشی کەماوی بوون و 10 گوند بە تانکر ئاویان بۆ دابین دەکرێت. لە حاڵێکدا بەنداوی مەهاباد توانای دابینکردنی ئاوی ئەو گوندانەی هەیە، بەڵام ئێزارەی ئاو ئاوەڕۆی مەهاباد لە ئاست کێشە و گرفتی خەڵک کەم سەرخەمە و بایەق بە ژیانی سەختی گورنشینان نازات. بە پێزانیاریەکان دەوڵەت بڕیاری داوە لە ڕێگەی پاڵاوگەی هاوی مەهابادەوە ئاوی خواردنەوەیان بۆ دابین کات، بەڵام بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و ئێستا بارپرسانی شاری مەهاباد بەڵێنیان داوە لە ڕێگەی لێدانی بیر ئاوی ئەو دەگوندە کە لە دۆخێکی خراپدا دەژین دابین کەن. وەرینجاربوونی کۆڵبەرێک و کوژرانی هاوڵاتیەکی باشووری کوردستان لەلایەن ڕۆژیمەوە. بەیانی یەکشەممە 23 ڕۆژبەری 1402 کۆڵبەرێکی خەڵکی بۆکان بە ناوی کەماڵ ئەشتەری بە چەقەی هێزەکانیان ڕۆژیم لە سنووری بانە بریندار کرا. هاوکات هاونیشتیمانێکی خەڵکی ناوچێ پشدەر لە هەرێمی کوردستان بە ناوی حەمەد خدر بە چەقەی هێزە سروورەکانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستاوە. بە پێڕاپۆرتەکان کۆڵبەرێک بە ناوی کەماڵ ئەشتەری خەڵکی بۆکان لە سنووری هەنگەژاڵی بانە بە چەقەی هێزەکانی ڕۆژیم پێکرا و لاقێکی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی تۆڕێز کراوە. لە لایەکی دیکەوە هاوڵاتیەکی خەڵکی ناوچەی پشدەرە لە هەرێمی کوردستان بە ناوی حەمد قدر لەگەڵ دوو کەسی دیکە بەمبەستی هێنانی مەڕووماڵات چوونەتە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کاتی گەڕانەوەیاندا چەقەیان لێکراوە و بەهۆیەوە گیانی لەدەستاوە. بە وتەی بەڕێوبەری شارۆچکەی ڕاژاوە دوو هاونیشتیمانیەکەی دیکە لە کاتی تەقەکردندا هەڵاتون کۆتون و بە سووکی بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی وەبەرهێنانی نەوتی ئاغاجاری لە خوزستان. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕۆژبەر کرێکارانی شرکەتی وەبەرهێنانی نەوتی ئاغاجاری لە پارێزگای خوزستان
دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەشداربووانی ئەو کۆبوونەوە خوازیاری وەلانانی سەقفی دیاریکراوی حەقدەست، پێدانی مافی سەنەواتی خانەنشینی، پەرداختی ئەو بەشە پارەیەی لە ژێرناوی باج لەسەر حەقدەستەکانیان لە ساڵەکانی پێشوودا لە حەقدەستەکانیان کەمکراوە و بەکردەوە دەرهاتنی مادەی دەی دامەزراندنی پێرسۆنێلی شێرکەتی نەوت بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە تاران و ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر خانەنشینکراوانی شەرکەتەکانی فولادی ئەلبۆرزی غەربی لە تاران و فولادی ئیسفەهان دژ بە دۆخی خراپی ژیان و مایشەت کۆبوونەوە. بە پێڕاواڵی هەر هەفتە خانەنشینکراوانی فولادی ئەلبۆرزی غەربی و فولادی ئیسفەهان لە بەردەم سندوقی خانەنشینی کرێکارانی فولاد کۆبوونەتەوە و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەسایە بە پێهێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی و گەڕانەوەی سەربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی فولاد بوون. هێرشی هێزەکانی ڕۆژین بۆ سەر بنەماڵێکی بەلووژ لە سەبزەوار. ڕۆژی هەینی 21 مانگی ڕەزبەر هێزە لیباس شەخسیەکانی ڕۆژیم ئۆتۆمۆبیلی بنەماڵێکی بەلوچیان لە نزیک شاری سەبزەوار دایە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە ژنی بنەماڵەکە و کۆرپەڵەکەی لە بارچوو. بەپێی راپۆرتی شالەکانی بەلوچ هێزە لیباس شەخسیەکانی کۆماری ئیسلامی ئۆتۆمۆبیلی بنەماڵێکی بەلوچیان لە گوندی ششتمەت لە 10 کیلومتری سەبزەوار داوەتە بەردەستڕێژی گولە و بەهۆیەوە منداڵی ژنی بنەماڵەکە لە بارچووە و هەموو ئەندامانی ئەو خێزانە بۆ ماوەی 7 کاتژمێر دەستبەسەر و لێپرسینەوەیان لێکراوە. لێدانی کچێکی لاو لەلایەن گەشتی ئێرشادەوە لە تەورێز. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر هێزەکانی گەشتی ئێرشاد هێرشیان کردە سەر کچێکی لاو لە شاری تەورێز و بە سەختی ئەشکەنجەوازاریاندا. بە پێزانیاریەکان کچێکی لاوی خەڵکی تەورێز بەبێ ڕووسەری لە حاڵی کڕینی شیرینیدا بووە، بەڵام هێزەکانی گەشتی ئێرشاد هێرشیان کردووەتە سەری و بە بیانوی ڕەچاو نەکردنی حەزابی ئێجباری لیان داوە تاکو لە هۆشی خۆی چووە. کاتێک خەڵکی مەدەنی سەرشەقام ئەو ڕووداوە دەبینن پشتیوانی لە کچەکە دەکەن و ڕێگە نادەن دەست بەسەر بکرێت و لە ڕێگەی ئامبۆلانسەوە دەیگوازنەوە بۆ نەخۆشخانە. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە هۆلەند و تورکیا. ڕۆژی یەکشەممە 23 مانگی ڕەزبەر لایەنگرانی فەلەستین لە وڵاتانی هۆلەند و تورکیا دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان خەڵکی تورکیا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە مەیدانی تەقسیم کۆبوونەوە و هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیلیان بۆ سەر خەڵکی بێتاوانی غەزە شەرمەزار کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. هەروەها لە ئەمستردامی هۆلەند سەزای لایەنگرانی فەلەستین کۆبوونەوە و زاویان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد ڕێگە لە کۆمەڵکوشکردنی دانیشتوانی کەرتی غەزە بگرن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە.